صحابيەکی تری بەڕێز ناوی تەمیمی داریە. تەمیمی داری ڕزای خوای لێبێ صحابی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام پێش ئیسلامەتیەکەی ڕاهیبێکی مەسیحی بوو، یەکەمین ڕاهیبە کە مسلمان بووە و یعقوبی بوو. لەناو مەسیحەکانە یعقوبیەکان زۆرتر لە ئەهلی تەوحیدەوە نزیک بوون. پیاوێکی زۆر قاڵ و قوڵ بوو لە دینی مەسیحێتیا و زۆری لێ ئەزانی. لە ژیانی شام مەشغوڵ بوو بە بازرگانێتی لە نێوانی شام و حیجازە بازرگانێتیە کرد و عەتریشی لە یەمەنەوە ئەهێنا و لە حیجازەی فرۆشت. یەکێ بوو لەو کەسانەی کە سەرۆکایەتی وەفدی داریەکانی کرد و ساڵی 9 هیجری هاتن و بەیعەتیاندا بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. حافظی قورئان، حافظی حەدیث بوو. ئیمامی مسلم 29 حەدیثی لێوە جێڕاوەتەوە. پیاوێکی خاوەن عیبادەت بوو، پیاوێکی خاوەن وەرع بوو. یەکێکی وەکو ئیبن عەباس، ئەبو هورەیرە، ئەنەس ڕزای خۆیان لێبێ، ئەمانە لێیانەوە جێڕاوەت. تەمیمی داری پیاوێکی زۆر خواناس و پارێزکار و بە تەقوا و دین بوو. شەوێکیان هەتاک و بەیانی هەر ئەم ئاەتەی خوێندەوە کە خوای گەورە فەرمێ ئەم حەسیبە الذین اجترحوا السیئات ئەن نەجعلهم كالذین آمنوا وعملوا الصالحات. ئەو کەسانەی کە گوناحیان کردووە غەرقی گوناح بوون، چما ئەوانە وەکو ئەو کەسانە لێکەین کە ئیمانیان هێناوە و باوەڕیان بەخوای پەروەردگار هێناوە و کردەوەی چاکەیان کردووە، ئەمانە چۆن وەکو یەکە بنەوە. دیسان جارێکیان لە مزگەوت بوو، نوێژیەک سوورەتی مؤمنونی خوێندبوو، هاتە دەرەوە لە مزگەوت و دیسان گەڕایەوە کەوتەوە نوێژەکردن. دوای سەلامدانەوە دەستی کرد بە گریان. خەڵک هەروەیان گوێ لێ بوو کە هەر ئەڵێ وەهم فیها کالیحون، وەهم فیها کالیحون. کالیحون یعنی ئەو کەسەی کە لچ و لێوی هەڵقرچاوە بە سووتان، ئەو کەسەی کە ئاگری جەهەنەمی بەرەکەوێ خوا لاماندا. خوای پەروەردگار لەو سوورەتەیە باسیەکە فەرمێ تەلفەح وجوههم النار وهم فیها کالیحون. هەڵم و هەڵا و گڕەی جەهەنەم کە بەسەر دەم و چاویانە دێر لە چوو لێویان هەڵە قرچێن، لچیان شۆڕ بۆتەوە بۆ لای چەناگەیان و سوتاوە دانیان دیار، لێویان بەرز بۆتەوە بۆ سەرەوە هەڵ قرچاوە و قاوەی و ڕەش و مۆر هەمووی تێکەڵاویەک. ئەم بە ڕێزە هەر ئەم ئاەتەی خوێند. حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعوني لعلي أعمل صالحا فيما تركت كلا إنها كلمة هو قائلها ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعوني لعلي أعمل صالحا فيما تركت كلا إنها كلمة هو قائلها ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون فإذا نفخ في الصور فلا أنساب بينهم يومئذ ولا يتساءلون فمن ثقلت موازينه فأولئك هم المفلحون ومن خفت موازينه فأولئك الذين خسروا أنفسهم في جهنم خالدون تلفح وجوههم النار وهم فيها كالحون فمن ثقلت موازينه فأولئك هم المفلحون. ئەوەی کە تەرازوەکەی قورسە
ئەوەی کار و کردەوەی چاکەی زۆر ئەوەی زەخیرەتی قیامەتی زۆرە فەئولائیکە هم المفلیحون سەرفرازن سەربەرزن ڕووسورن لێخۆشبوونی خوای گەورەیان دەستکەوتووە و پلەپایەکەیان وەرگرتووە ومن خفت موازينه فأولئك الذين خسروا أنفسهم ئەوانەی کە تای تەرازۆکەیان سووکە هیچ کردەوەیەکی چاکەیتیانی یا کردەوەیەکی پێویستی چاکەیتیان نییە ئەوانە خۆیان دۆڕاندووە ئەوانە زەرەریان لە خۆیان داوە فی جەهەنەمە خالیدون ئەوانە لە جەهەنەمە ئەمێننەوە تلفح وجوههم النار وهم فيها كالحون تو بەس بیری لێ بکەرەوە کۆمەڵە خەڵکێکە بینی بە سەیریان سوتاون لچولێویان هەموو هەڵقەرچاوە دیارە هەموو چاو برۆشانی چی مووی پێوە نەما کونەلووتیان هەمووی سوتاوە سەر ڕوبەتەکانیان هەمووی داخ بوو هەمووی برینە هەموو ڕەنجێکی دێز و ناشرینی تایە تۆ مچڵکە بە لەشتات ئەی خوا لاماندا خوا نەخواستە گەر خۆمان وامان لێ خۆمان یەکێ بووین لەوە ئەم سەحابیە بەڕێزە گەڕاوەتەوە بۆ مزگەوت و هەر ئەمەی تکرار کردوێتەوە وهم فيها كالحون سەیری کەن برانی بەڕێز ئەم سەحابیە بەڕێزانەیە نمونەی حەکیم و تەمیمی داریە کە ئەو سەحابیە بەڕێزانەی تریش تابعینیان پەروەردە کردوێت